خەریکە قەیرانی غازی ماڵان لە هەرێمی کوردستان کۆتایی پێدێت. گەنجێکی کوردیش زمانی کوردی دەخاتە ناو چات جیبیتیەوە. سڵاوتان لێبێت. کێشە قورسەکەی هاوڵاتیان کانەبوونی غاز بوو و وردە وردە خەریکە چارەسەر ئەبێت و دوێنێ لە سلەیمانی و ئەمڕۆ لە هەولێر هاوڵاتیان بە غاز شاد بوونەوە. ئەمڕۆ سێ شەمە لە ڕێگەی بریکارەکانەوە دابەشکردنی غازی ماڵان لە هەولێر دەستی پێکرد و بە پێی کارتی ئەلکترۆنی دەبێت. پەیامنەری 964 لە یەکێ لە گەڕەکەکانی هەولێر وێنە و دیمەنەکانی دابەشکردنی غازی ماڵانی تۆمار کردووە و دەرئەکەوێت هاوڵاتیان بەهێمنی سەرایان گرتووە بۆ وەرگرتنی غاز. ڕزگار ئەنوەر بریکاری دابەشکردنی غازە و بە 964 وێت بە پێی کارتی ئەلکترۆنی بۆ سوتەمەنی غاز دابەشەکەن و هەر کەسێک کارتەکەی هەبێت غازی پێ ئەدەن. حاجی یەکرەم عەبدوڵڵاش لە سەرەی وەرگرتنی غازەوە وەستا بوو قسەی بۆ 964 کرد وتی پێویستە خەڵک دەست بە غازەوە بگرن و زیادە مەسرەفی لێ نەکەن تا ئەو کێشەیە بە یەکجاری چارەسەر بێت. دوێنێ گەنجێکی زاخ و کەوتە ڕووباری خابوور و خنکا تا ئێستا تەرمەکەی نەدۆزراوەتەوە، بەڵام هەردوای ڕووداوەکە خەڵک داوایان کرد کە بە درێژایی ڕووبارەکە چوپ و ئامێری ڕزگارکردن دابدرێت. دەم و دەست 964 وەک پیشەی هەمیشەیی داواکەی گەیاندوو ئەمڕۆ دابین کراداندران. هەر دوێنێ سەبارەت بەم بابەتە 964 قسەی لەگەڵ کاروان سلێڤانەیی سەرپەرشتیاری کۆڕنیشی زاخۆ کرد. ئەو وتی گەنجەکە لە قۆناغی دووەمی کۆڕنیشەکە خنکاوەکە تا ئێستا کارکردن لەو شوێنە کۆتایی نەهاتووە. دوای کۆتایی هاتنی کارەکان چوپ و قادرمە و کەرستەی پێویست بۆ ئەو جۆرە حاڵەتانەدا ئەندرێن، بەڵام هەرچەندە تازە ئەم چوپ و ئامێرانە فریای گەنجەکە نەکەوتن بە هیوای ئەوەی حاڵەتی وا دووبارە نەبێتەوە دەستکرا بەدانانی ئامێری ڕزگارکردن و چوپ لە کەنار ڕووبارەکە. زمانی شیرینی کوردی ڕۆژ لە دوای ڕۆژ دەدرەوشێتەوە. ئێستا لەلایەن گەنجێکی بلیمەتی هەولێر یەکەمی ئینژیلی دەستکرد بە ناوی کورد GPT بە زمانی کوردی و سوودەکانیشی گەلێک زۆرن دەست بەکار بووە. گۆڤەن زەمال گەنجێکی 23 ساڵە زیرەکە بە 964 وت ئەو مۆدێلەی AI یەکەمین ژیری دەستکردە بە زمانی کوردی دروستکراوە و کە کۆمەڵێک تایبەتمەندی لەخەوەگرێت وەکو چاتی گشتی، یارمەتی دەری خوێندن، وەرجێڕان، دروستکردنی CV، کەناڵی تیکتۆک و چەندین تایبەتمەندی دیکە. باس لەوەش ئەکات کە لەم وێبسایتە دەتوانێت لە ڕێگەی دەنگەوە کە بۆ ژیری دەستکرد دەنێردرێت وەڵامی هەرداوەکاریەک دەداتەوە بە زمانی شیرینی کوردی. ئەم تایبەتمەندیە لە چات GPT و هاوشێوەکانی تردا نییە. جگە لەم تەکنیکە گۆڤەن توانای دروستکردنی سیستەمێکی زیرەکی هەیە کە تایبەتە بە چێشتخانەکان لە ڕێگەی سیستەمەکەوە داتای ڕۆژانە و مانگانە و تەنانەت ساڵانەت پێدەدات و ئاسانکاریەکی زۆر باشیشە بۆ خاوەن چێشتخانەکان. ئەم ساڵ کانیاوەکان موژدەی بەهارێکی خۆشیان پێیە. بە هەر شوێنێکی کوردستاندا دەڕۆی هەر کانیاوە و تەقیوە و بەهاژەهاش هێندەی تر سروشتیان ڕازاندۆتەوە. لە سلەیمانی خەڵکێکی زۆر ڕویان لە شاخی قەیوان کردووە. دوای بەسەربردننی کاتێکی خۆش و وێنەگرتن چەندە بێک ئاوی زوڵاڵی سروشتی لەگەڵ خۆیان دەبەنەوە. هاوڵاتێکی دانیشتووی گوندی سنکێ لە شارباژێر قسەی بۆ 964 کردووە و ئەڵێت 35 بۆ 40 ساڵ دەبێت شتیوای ڕووی نەداوە کە ئەم هەموو کانیا بە یەکەوە بتەقن و ئاو ئەوەندە زۆر بێ. دەشڵێت ئەگەر ئەم ساڵ ئاو زۆر بێت زەراعەت و بەرهەمە کشت و کاڵیەکان وەزعیان باش ئەبێت و بێگومان بازاڕیشیان خۆش دەبێت. بەستۆڕا بەهۆی بارانی زۆری ئەم ساڵ و بەهۆی بوونی بەنداوەکەشی ڕنگ و ڕوخسارێکی دیکەی وەرگرتووە. بێگومان لە ساڵانی هەفتا و هەشتایەکان بەستۆڕا بە ئاوەکەی بەناوبانگ بوو. بیرمانە لە هەولێر خەڵک ئەچوونە بەستۆڕە بەهۆی ئەو ئاوەی با بڵێن کە بە ڕووباری بەستۆڕەدا ئاهات بۆ ئاهەنگی جەژنی نەورۆس یاخود هەر بناسەبەیەکی تریان بە پشودان بووبایە. ئەوە بوو کە ئەو کاتە ئاوێکی زۆر بە بەستۆڕەدا ئەڕۆیت. بەڵام لەم ساڵانەی دوایی لە دوای نەوەتەکان وردە ئەو سەرچاوە ئاوانە کەم بوونەوە تا ئەوەی 3 ساڵ لەمەوبەر
بەنداوێک بە ناوی بەستۆرە لەو شوێنە دروست کرا. پامێری 1964 سەردانی بەنداوەکەی کردووە، بەنداوەکە نزیک بووە لە ئەوەی کە سەرڕێژ بێ، ئەمەش زیاتر دیمەن و ڕوخساری بەستۆڕەی گەڕاندۆتەوە باری جارانی خۆی. ئاسۆ جەلیزادە سەرپەرشتیاری بەنداوەکەی بە 1964 وت ئێستا 9,800,000 مەتر سێجا ئاو لەناو بەنداوی بەستۆڕە هەیە کە خۆی پێویستی بە 20 ملیۆن مەتر سێجایە. بێگومان بە سەرڕێژبوونی یاخود بە مانەوەی ئەو ئاوە لەناو بەنداوی بەستۆڕە هەم سوودی کشتتوکاڵی ئەوی هەم بۆ بابەتی گەشتیاری ئەکرێ سوودێکی باشی لێ ببیندرێ و بەستۆڕەکەی جاران بە شێوازێکی نوێ بگەڕێتەوە خزمەتی هاوڵاتیان. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن سواز بۆ هەمولایەکتان.